بازاری گەورەی لەنگەیە لە هەولێر. لەگەڵ ئەوەی نرخی کاڵاکان لەم بازارە زۆر هەرزانە، بەڵام چۆڵێکی زۆر بە بازارەکەەوە دیارە. ئەویش بەهۆی دواکەوتنی موچە و بارودۆخی دارایی هاوڵاتیانەوە. حوشەکانی ئێمە زیاتر لەنگەیە ئەوروپیا، بەس بەڵام لە ڕووی بازارەوە بازارەکە ئێستا عەلەن زۆر زەعیفە، بەهۆی کە کوبرەی یعنی معاشەکە تاخیر دەبی و ئیشەکە کەمەولویە بازارەکەمان چۆلە. وەڵای بازار وێرانە ئەو بازارەکەی لە پێش ساوت سبێنانە تا سفتە دەکەین دەمرین. وەڵا ئەشیاکە هەرزانە 3000 جان تا پێرە بە 3000 جووت 5000 بەلاش. والله بازار نیستە ناوەڵە چونکی معاژ نییە بازار نییە. والله کابوومان هەیە ئەمانە بە 10,000 دێن مارکەی لیە باشترین کابووی دەرەجەیەک لەنگە بە 10,000 دێن. کاسبکارانی بازارەکە دەڵێن بەهۆی بێبازاڕیەوە کاڵاکانیان بە کەمترین قازانج دەفرۆشن. ئەو کڕیارانەی سەردانی بازارەکەش دەکەن زۆرترینیان هاوڵاتیانی عەرەبی ناوەڕاست و باشووری عێراقن. کورد بە چ بکڕن؟ هەمووی عەرەبە، ئیشمان لەسەر عەرەبەیە، گەنابرێ ڕاستی لەسەر کوردی نەما. بازارەکە زۆر خراپە چکە لەبەرەوەی معاژ نییە، پارە نییە، ئەوەی مشتریش هەمووی عەرەبە، هەر هەمووی عەرەبە. ئەوە نییە برێ وەڵا کوردێک بێ، کوردەکە لە سەتایەک دێ. دواکەوتنی موچە و قەیرانی دارایی ژیان و گوزەرانی فەرمانبەرانی قورس کردووە، بازاڕی کاسبکارانیشی بە تەواوی سست و لاواز کردووە. هەر بۆیە ئەوان دەڵێن ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت ژیان و گوزەرانی ئەوانیش هاوشێوەی فەرمانبەران قورس دەبێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.